ڕۆژتان باش بینەران و بیسەرانی بەرنامەی ڕۆژ باشی کوردستان 24 هیوادارم کە ڕۆژێکی جوان ڕۆژێکی خۆش و سەلامەتان دەست پێ کرد بێت ئەمڕۆژ بە ئەڵلقەیەکی دیکە لە ڕۆژ باش لەگەڵتانین وە کۆتا ڕۆژی هەفتەیە و هیوادارین کە کۆتا ڕۆژێکی هەفتەی جوانتان هەبێت و هەفتەیەک بێت کە کۆتاییەکەی بەخێر و خۆشی بێت بۆی کە سەرەتای هەفتەیەکی نوێ دەست پێ بکەنەوە هیوادارم کە لە هەر کوێیەکن ئێستا بینەر و بیسەری ئێمە دڵەکانتان ئارام و ئاسوود دەبێت بەڵێ ئەمڕۆژ بە کۆمەڵێ بەڕگە و بابەت لەگەڵتانین یەکێ لە بابەتانەی کە بۆمان ئامادەکردن وەک هەمیشە باسی لێوە دەکەین بابەتی هونەریمان هەیە بابەتی تەندروستیمان هەیە و بابەتی کۆمەڵایەتیشمان هەیە ئەمڕۆ زیاتر جەخت دەخەین لەسەر بابەتی تەندروستێکەمان وە تەوەری بەرنامەکەمان سەبارەت بە جۆرە دایتێکە کە ئێستا زۆرینەی خەڵک ڕویان تێکردووەوە ئەو دایتە ئەنجامەدەن چونکە دەزانین زیادی کێش یاخود قەڵەوی یەکێکە لە هەرە کێشە گرنگەکان کە مرۆڤ حەزەکات نەیبێت و حەزەکات کە لە شولارێکی ڕێکی هەبێت و قەڵەویش یەکێکە لەو کێشانەی کە زۆر بڵاوە لە هەموو جیهاندا بۆیە زانست ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەوێت و لەگەڵ پێشکەوتنیشە هەوڵی ئەوە ئادرێت باشترین دایتەکان و تەندروستترین دایتەکان بۆ کەسانی کە کێشیان زۆرە بێنێتە کایەوە یان ئەو کەسانیش کاگەر کێشیشیان زۆر نەبێت بەڵام تەندروستێکی باشیان هەبێت بە هەر حاڵ ئەمە تەوەری بەرنامەکەمانە و حتمەن لەگەڵ کەسێکە پسپۆڕە لەم بوارە میوانمان دەبێت و قساکەین و کەسێکیشمان لەگەڵ دەبێت کە سوودمەند بووە لە ئەو شێوازە دایتە کە لە ناو پرۆگرام پێتانەڵێم ئەو شێوازە دایتە نوێیە چییە کە ئێستا خەڵک زۆر پیادەی دەکات لە ژیانیا بۆ تەندروست باشی و بڕگە و بابەتەکانی دیکەشمان دڵیان بە دڵی ئێوە ئابێت بۆیە سەرەتا بە کورتە دەست پێەکەم و دواتر دەینە ناو بابەتەکانی پرۆگرام بکەمانەوە. نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق دەڵێت جێبەجێنەکردنی دەستور هۆکاری کێشەی نێوان هەولێر و بەغدایە. جەنین پلاسخارد نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشکا لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوەچوو گوتارێکی پێشکەش کرد و ڕایگەیان تاکە چارەسەر بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا گفتوگۆی بنیاتنەرانەیە. ڕاشیگەاند هەولێر و بەغدا ڕێکەوتنی سەرەتاییان کردووە و پێشوازی لێ دەکەن جەختیشی کردەوە جێبەجێنەکردنی دەستور هۆکاری کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە. ئەمریکا داوای دەرکردنی پەکەکە لە شنگال دەکات. جۆی هۆت جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگەاند شنگال باشترین شوێنە بۆ دەستپێکردنی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراق. ئەو بەرپرسەی ئەمریکا ئەوەشی ئاشکرا کردووە دەکرێت هەرێمی کوردستان عێراق و تورکیا بە پشتگیری ئەمریکا وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی ناوچەیەکی وەک شنگال لە گروپە میلیشیەکان پاک بکرێنەوە کە لە نێوانیشیان پەکەکەی تێدایە. جەختیشی کردەوە دەکرێت ئیدارەیەکی هاوبەشی مەدەنی بۆ شنگال دابنرێت. وەزارەتی پەروەردەی عێراق بڕیارێکی لە بەرژەوەندی قوتابیانی پۆلی 6 دەرکرد. وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا ڕێگا بە قوتابیانی پۆلی 6 ئامادەیی بە هەموو لقەکانیەوە بدرێت بەشداری تاقیکردنەوەکانی خولی دووهەم بکەن. بڕیارەکە ئەو قوتابیانەش دەگرێتەوە کە لە خولی یەکەمی تاقیکردنەوەکان بە هەر هۆکارێک بێت نەیانتوانیەوە بەشداری تاقیکردنەوەکان بکەن. هەر بەپێی بڕیارەکە ئەو قوتابیانەی لە خولی دووەم تاقیکردنەوە ئەنجام دەدەن بە خولی یەکەم بۆیان هەژمار دەکرێت. لە 2 ڕۆژی ڕابردوودا حکوومەتی عێراق وەزارەتی پەروەردە سەرپشت کرد بۆ بڕیارێکی گونجاو لەبارەی تاقیکردنەوەکان بدات. ئێران و ڕێکخراوی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ڕێکەوتن. دوای سەردانێکی 2 ڕۆژەی ئەمینداری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بۆ تاران هەردوو لا ڕێکەوتن پشکنێرەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم سەردانی بنکەی ئەتۆمی لە ئەسفەهان و بنکەیەکی دیکەی نزیککاران بکەن. لە بەرامبەردا ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم پابەندبوونی خۆی بە نیگەرانیەکانی ئێران لە 2 وێستگەی ئەتۆمی دەرکرد. ترامپ و ئەردۆغان پەیوەندیکی تەلەفۆنیان ئەنجامدا. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا پەیوەندیکی تەلەفۆنیان ئەنجامدا و پرسی ڕۆژهەڵاتی دەریای سپی و پێشاتەکانی ناوچەکەیان تاوتوە کرد. لە پەیوەندیەکەدا ئەردۆغان ڕایگەاند ئەو لایەنەی بۆتە هۆی نائارامی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی تورکیا نییە. ڕاشیگەیاند تورکیا سەلماندوێتی لایەنگیری کەمکردنەوەی گرژیەکانە و هەروەها پشتیوانی دیالۆگ و گفتوگۆ دەکات.
کۆتاییمان با کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامەوە لەگەڵمان بن. بەڵێ باسمان لە شساغی و تەندروستی کرد و بابەتێکیشمان هەیە کە باس لە وەرزش دەکات. دەربەندی خان یەکێک بووە لەو قەزانەی بەردەوام لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان جوڵەی وەرزشی تێدا هەبووە بە تایبەت لەلایەن خانمانەوە. بەردەوامیش ئامادەبووانی هاندەران لە ناو یاریگاکان لە ڕابردوو جێگەی سەرنج بووە. ئێستا چەندین فێرگەی وەرزشی پێگەیاندنی یاریزانی کوڕ و کچ لەو شارە هەن. با جوڵەی وەرزشی ئافرەتان لەو قەزایە ببین. بۆ ئەڵم سەری بەرسەرۆ لەبەرەوە تۆ هجومی ڕێ بۆ گۆڵی بەرامبەرەکەت گۆڵچی زانانی لەکی وەساوە بەڵامەگەڵوت نامەلوتی میداوە مەداری سیارانی لە سەرتاوە هاتم یاریزانێکی باش نەبووم بەڵام وردە لەگەڵ هاوڕێکان و مامۆساکانمە بە مەشقڕایەنان و یاری زۆر باش توانین بم بە یاریزانێکی باش و ئێمە لێرە تەنها باسی وەرزش ناگەین بەڵکو لەگەڵ هاوڕێکانمان و مامۆساکانمانە هەم بە شێوەی زارێکی و کردارێکی پەرەمان بە بوارەکەی خۆمانداوە و هیوادارم هەر کچێک لە شارەکەمان حەز بە یاری تۆپی پێکە ڕێگیری نەبێ. من وەکو کچێک لێرە دەستم بە یاریکردن کردووە نزیکی ساڵ و نیوێکە لێرەنم. هەموو کەسێک حەز و خولیایەکی خۆی هەیە پێویستە خۆی بدۆزێتەوە. منیش لە بواری تۆپی پێ و وەرزشا خۆم دۆزیوەتەوە. خێزانەکەم زۆر هاوکار من لە بەشەکانمان بەشی تۆپی کچانە کە ئەمانیش بەردەوامشان بەشانی کوڕان بەردەوامی لەگەڵیانە و سواز بەخوای گەورە ئاسێکی باش پێشکەشەکەن لەسەر ڕایەوەیکە لە سەرەتان ئەم فێرقەمان بەڵام بە شێوەیەکی زانستیانە ئەمە لەگەڵان خەریکە بین ئینشەڵا ئەمەلمان پێیان هەیە بۆ ساڵانی داهاتوو ئەمانە بن بە بەشی تۆپی کچان لە یانێوشی دەربەنی خان و یانەکانی کەیش کە سوودمەند من لە تیپەکەمان. بەڵام ئەگەر من ڕاقی پاسمە بازم بەڵام لە دوو پاسمە بێ لێرە ناویدا ئافرین دێ ئافرین دێ پاس وەرە. بەڵێ بە هیوای بەردەوامی بۆ خانمانە و بە هیوای ئەوەی کە ببن با یەکێک لە ئەو تیمانەی کە لە هەموو عێراق و لە کوردستان بە تایبەتی ناوبانگی تایبەتی خۆیان هەبێت. وەک هەمیشە ئێستاش لە ڕێی تۆڕی پەیامنێرانمانەوە دەچینە شار و شاشگەکان. ئێستا دەچینە ئاکرێ و لەوێ ئاریمان لەگەڵا. ئاری بەیانیت باش بە هیوای تەندروستێکی باش پێمان بڵێ بۆ ئەم بەیانیە لەو جەوە خۆشەی چیت بۆمان ئامادە کردووە؟ بله سپیدهیه و تماشاوانان جی باش بیتن دوی سپیدهیه دا مسردان نوا باغ کد نوا سنتر قضا آکری دا کریا دیاره کو النوا سنتر آکری رجای که باش یا کسکاتیان هیا اف کسکاتی کد کویدت نوا سنتر قضای دا زیادتر جر رزو باغان پیکتیتن کد نوا رزو باغن آکری دا چه جوره برهمه که فقیان کو بیت کوشیم بیتن یعنی کو برهمه بگیت ایدیت تا دیتن وکه هجیر هنار بیستان کسکاتی و فقیان یعنی گلک جوره برهمه دیلویره جوتیاره که نوی باغی دا کام سپیده هاتین الدف او مجیلی آفدانا برهم خواجبو کام بزانین ایدی اتنوا بیستان ویدا چه تشتک چاندیه هرسان لاکره زیاتر چه تشتک چه تا چاندن و بوچی وی سحاری او تن نوا رزن خدا کارت کن الویرا جوتیار بخواد گل منا سپاس خال کتو وی سپیده ویرات گل ما آماده بیام هاتین که مدودی نوا رزی دایدیل ویرا که ما بحثاین بکی وی سپیده تو یا چه کاره کی چه تشتک تنوا بیستان خدا چاندیه پیشاگه از خیرات نامود کم کوین کوتی نگمن سپیده والله هاتی نامستان خو سپیده یا دنیا فین که وقت آفدانه وقت چلی وکرنه وقت هجیره وقت بامیه وقت کدیه
و ئەوە شتۆنە دنیا فێنکە وەختی گەرمۆتیە مرۆڤ نەشێ بێتە ناودا چونکی فێنکۆتیە ونکە خۆش ئەوان هێواریا ئەوان سپێدا ئەس هەموو ڕۆژە حاڵێ من ئەوەیە همه روزی وی حینی تو تید نوار رازی خدا و بیشتر اینگه که بحث وین دیجی که بوچی سپیدا تو تی سپیدا باشتره دمیدی سپێدا باشترە چونکی سپێدا شتێ لێڤکردن باشتر وەختی گەرمی تو نەشی لێڤەکەی گەرمە بوو مرۆڤش گەرمە و تشتش خراپە چونکی خراپە تەسیریت کات بۆقچە دەخرابیتن تش دەخرابیتن بله نوی باغچه خودت دا چه تشتک چاندی اگه ما بیجی که حقیقت خودت چند تش چاندی نجبر که هم بینین گلک بر همه تشتید ناو ده یعنی گلک جوران پیکین چه و چه نه خودێ هێژیرە هەنۆرە مشمژە تریە وەکی تشتێ دیکە شێهیر دەوەڕێ قونکە و بۆمیە و بۆجانڕاشە و قەفلفلە و ئەف شتێ بەێ حتی پرتقال و لیمون جمل بشتد بینین پرتاقۆلش من دوو هەندای بنێت پرتاقۆلش منێت چۆنینەوە دەبێ واکی سێڤن عالکێ واکی گەلە تشتێ قەیسیە و حەلیە شتێ و زۆر منێنەوە چون دڕیە و بەێ چند خیر الوارازت خود بینن آکره یعنی گلک جوران پیکتین کو گلک جور بن باشتره یانجی کو یک جور بیتن خودی گەلە جوور بن باشتر چونکە مشا گەل بێت هەمە مرۆڤ پێت بێتن پێتیڤێ مۆڵەیە پێتیڤێ خەزم و کەس و کۆڕۆیە هەمە بخۆ حوجێ من بن خازڕەوەڵکی خازڕەوەتی واکی پارای واکی قۆنکێ واکی هەمە تشتە ئۆلم بخۆ پێتیڤە بەێ کو تهمیز پیدا بی حینی بیت نافرازی دا مال نبیجن یعنی شتای ساعت نام بیجن تهمیز پیدا رابی بچی و مالش خوی راکی و دشتک و ساعتون که برکی تو بخو فیر ببی نه والله ئەمێ فێر بی ئەزی فێر بی هەمە سپێدا حاڵێ من ئەوێ دێ سپێدا زیرۆ مەبە ساعت هەفت و نیف دێ تێشتا خۆخۆم دێ بعد الكام ده أنا بستاني خو مشغول كم حتى بتاجرم ديش مفهوم بله دیگه آخری خلق برای خدا فراز و باقا آنجی کم بوده یعنی تو بینی خود هاي جي هاي اوفا هاي اودي هاي بخو مشغول كات بيبا برای خدا عرض خو برای خدا بستاني خو برای خدا باغچه خو کوچه هاي چانيا بفخو مشغول کن بله سپاس بوده تو اگر کار خوب که و ما کار تا کرد برای صبح که او دنا دیار کردن دیار که ویگو مجیلی کار خوی آفدان کل پشت من و بستانه که بستانه ویج بامی و کلن دو تا ماتا و باجان راش کرد شنه پکتید در دور ویجی همی دارن ترینه هنارن هجیرن حتی کوی پرتقال و لیمون چاندینه ایدی اف باغ که مازنه لید ورد و مشه ام وینده نشان بدین یا کوادیتی بله بەڵێ زۆر سپاس دەکەین ئاریکە لەگەڵمان بۆی سپاس بۆ بابەتەکەی کە ئامادەت کردو بۆمان بەو هیوایەی کە کوردستانمان هەمیشە ڕەنگین بێت گرنگی بدەین بە هەموو ئەو بەرهەمە ناوخۆیانەی کە هەمانە وە گرنگی بدەین بە کەرتی کشت و کاڵی بۆ ئەوەی کە ئەم جوتیارە ئازیزانەی کە بەم نەفەسەوە کار دەکەن جوانترین بەرهەممان پێشکەش بکەن و دەینە سەر تەوەرەکەی کە باسمان کرد تەوەرێکی کە باسمان لێ کرد جارێ با من لەجێی خۆم هەستم و چونکە لێرە سوودمەندەکەشمان لەگەڵای بەڵام با پێتان بڵێم کە بابەتەکەمان چی بوو بابەتەکەمان وتمان کە ئێستا شێوازێکی نوێ لە دایتکردن هاتووە ئەگەر ئێستا ناوەکی بڵم هەم زۆربەی زۆر ئەوانی کە بە دوای دایتکردنە ئاگەڕێن شارەزا ئەبن کە باسی چی ئەەکەم و لی شارەزان باسی کیتۆ ئەەکەین جارە پێش هەمووشتە بە خێرهاتن دەکەم ئەلەند سوودمەندێکە لە بەکارهێنانی سیستەمی دایت وەکو کیتۆ وا میوانێکیشمان هەیە بێگومان لە سلێمانی کە خات و مەزن ببوورە دکتۆر مەزن جەمیلە کە بەڕێزیان شارەزان لە بواری پرۆگرامی خۆراکی کیتۆ و ڕاستەخۆ لە سلێمانی و لە ستۆدیۆ لەگەڵمان ئەبن جا ئێمە لەگەڵ هەردووکیان ئێستا گفتوگۆ ئەەکەین بەو پێی کە کیتۆ ئێستا زۆر ناو خەڵکە بەناوبانگە پێش هەموو شتێ دکتۆر بە خێرهاتنی جەنابی شتەکەین کە لە ستۆدیۆ لە سلێمانیەوە لەگەڵمانیت پێمان بڵێ کە لە کیتۆیە زۆر خەڵک گرنگی پێ ئەدات و پێمان بڵێ کە بەگشتی ئەم پرۆگرامە بۆ کەسانی کە نازانن چییە کیتۆ یەک تۆز باسی ئەومان بۆ بکەی کە کیتۆ چییە و چۆن خەڵک ئێستا کاریگەری کیتۆ دەبینێت و کاری لەسەر ئەکات و هەوڵەدات دایت بکات بە کیتۆ دکتۆر پێم وا بێت تا دکتۆر مازن وەردەگرین بدێ بەلای تۆ ئەلەند تۆ سوودمەندی لەم چۆن لەگەڵ کیتۆ ئاشنا بوویت چۆن لەگەڵ کیتۆ ئاشنام سەرەتا من 1970 ڕێجیمەکانم تاقی کردەوە بریتی بوو لە نەخواردنی میوە نەخواردنی برنج زۆرم تاقی کردەوە دوای لە ڕۆژێکان کە لە قوتابخانە داهاتمەوە ئەم ساڵ کە پۆلی شەش بووم هاوڕێکم وتی سیستەمێکی کیتۆ هەیە گروپێک هەیە کە دکتۆر مەزن بەڕێوەیە برد
وتی وای وەزنی پێداگری منیش سەرەتا باوەڕم پێ نەهێنا چکە خواردنی و هەموو شتە و ئەو پرۆتینەوە و چەوریە وەزنیش بێنێتە خوار مهم لە دوای گەڕام زیاتر وشەکان شتەکان ئەوەنەی کە لەسەر کیتۆن زمانی ئینگلیزی و عەرەبی بوون وتم شتێک نییە کە بە زمانی کوردی خۆمانە بێ وتی گروپی دکتۆر مەزن کیتۆ دایت بۆ کورد زمان ئەو هەیە ئیتر کە چوومە ناو گروپەکەەوە گروپی کیتۆ بوو لەگەڵ دکتۆر مەزن ئێوە شێواش ئەو کە زۆر هاوکاریش بوو پرسیاری زۆرمان پرسیاری زۆرمە کرد لەسەر سیستەمەکە بۆ سەرەتا هیچ شارەزایەکم نەبوو ئەو هەڵ دەستم پێ کرد زۆر باشە ئەلەن پێشتر چەند کیلۆ بوو من پێشتر 6 کیلۆ بوو 6 کیلۆمدانە لە ماوەی 6 مانگ لە ماوەی 6 مانگ یعنی حساب بکەین زۆر کێشێکی زۆر باشە دابەزاندۆ تەندروستیش دابەزاندۆ ئەوە نییە کا کێشەکەت لە پڕ دابەزاند بێت چونکە هەندێک کەس هەیە دایتەکات بەڵام کێش بە شێوەیەک دابەزێنێت تەسیری لێکە تۆ هەست بە هیچ بەسەلەن سەرگێژەیەک دڵتێک چونکە زۆر جار هەیە ئانەی دایتەکەن هەست بە شتانە هەیە هەر لە کیتۆ هەیە هەر بخۆی بۆ بەناوبانگە بە کیتۆ فلو فلانزایکە سەرێشانە بە 3 هەفتەی یەکەمە بەس من ئەوانم هیچم لێ بە دیار نەکەوت هەندێکی تووشێ بێ هەنێ تووشی نابێت بە پێیت نەفەرەکە گۆڕێ بەس من هیچ تووشی و شتانە نەخی ئێستاش بەردەوامی لەسەر کیتۆ باش پێم بڵێ سەرەتا کە دەست پێ کرد چۆن دەست پێ کرد هەروە کە سەرتا دەست پێکرد شتەکە بڵێن لە ناکاو بوو کیتۆ سیستەمێکی وایتر هەر ئەو ڕۆژێک هەروەها بوو مەسەن ڕۆژێک کە پێنجشەمە لە مەکتەب گەڕاینەوە ڕۆژێکی وا بوو ئیتر بڕیارمدا کیتۆ بکەم یعنی شتەکە تاو ئیتر بڵێن کە چۆن کە باوەڕی پێێنی وەکو شتێکی کە باوەڕم پێێنا هەر یەکەم مۆش کە بڕیارمدا شتێکی وتم مەتاهەتایی ئەیکەم کیتۆ هەر ئەوە نییە مەسەڵەن شتێک بێت بڵێن بیکەی بۆ ماوەیەک بەس کێشی پێدا بەزێنی من کیتۆ بڕیارمدا هەتا ماوە مەر کیتۆ بوو زۆر باشە بابزانین ئەکرێ هەتا ماوین کیتۆبین بابچینە لای پسپۆڕی شارەزا لەو بوارەوە دکتۆر مەزنمان لەگەڵا ئێستا ئەم کاتت باش ڕۆژت باش دکتۆر با لە تۆ ببزانین کا وەکو شارەزایەک کیتۆ چییە؟ دکتۆر گوێبیستمانی؟ پێم وابێت دکتۆر مەزن دەنگی ناگاتێتە نازانم دەنگی من نەگاتە لای بەڕێزیانیانە با دووبارە پرسیارەکەی لێ ئەەکەمەوە ئەم کاتت باش دکتۆر پێمان بڵێیت گەر بزانین بە شێوەیەکی زانستیانە لە بوارەکی خۆت کە شارەزایت کیتۆ چییە و باسێکی کیتۆمان بۆ بکەیت. سەوتم دێ ئێستا زۆر باشە ڕۆژت باش. ڕۆژی ئێوەش باش سڵاو لێ و سڵاو لە بینەرانیش سەبارەت بە من دکتۆر نیم خوێندکاری زانکۆی پزیشکیم ئەوەیەکەم شت دووەم شت ئێمە من وەکو خۆم وەکو وشیاری تەندروستی کار لەسەر کیتۆ دەکەم نەک وەکو پسپۆڕێک ئەنجا بەڵام ئێستا کیتۆ بابەتێکی جیهانیە ینی کۆمەڵێک پسپۆڕی زۆر پرۆفیسۆر کۆمەڵێک سنتەری زۆر کار لەسەر کیتۆ دەکەن هەڵبەت ئەوانە سەرچاوی سەرەکی زانیاریەکانی منن ئەنجا ئەگەر بین باسی کیتۆ بکەین ئەگەر لەو پرسیارە ڕاستەوخۆ پرسیارێکە کردتان کیتۆ تا چماوەیەک دەکرێت بکرێ خۆی بەگشتی ئەوانەی کە لە بواری تەندروستیدا کار دەکەن یان لە بواری دایەت و خۆراکدا کار دەکەن دابش دەبن بەسەر دوو بەرەدا بەرەیەک کە پشگیری کیتۆ دەکەن بەرەیەک کە پشگیری تەواوی کیتۆ ناکەن یان جزئیان پشگیری کیتۆ دەکەن یان کیتۆ ڕەت دەکەنەوە بەڵام بەرەیەکی تر هەن کە بە تەواوی پشگیری کیتۆ دەکەن و قەنەعەتیان بە کیتۆ هەیە. ئەنجا ئەگەر ئێمە باسی ئەو بەرێ بکەین کە بە تەواوی پشگیری کیتۆ دەکەن ئەوان پێیان وایە کیتۆ شتێکە هەتا زۆرتر بیکەی باشترە هەتا ینی بەڕێکوپێکی تر بیکەی باشترە یعنی هیچ شکانێکی تێدا نەبێ مەسەلەن لەو بارەدا ئەگەر من باسی بکەم مەسەلەن ئەو زانیاریەی کە ئەوانەی کە تەواوی پشگیری کیتۆ دەکەن ئەوەیەکە تۆ چەند زیاتر کیتۆ بکەی ئەوەندە زیاتر جەستت لەگەڕی ڕادێ ئەوەندە لەسەر ئەساسێکی خانەی و ورتردا سوودێکی زیاتر لە کیتۆ دەبینی تاوەکەوەی کە تۆ ماوەیە کیتۆ بکەیت و بیشکێنی زۆر باشەوە هیچ هین زیانێکی نییە کە تۆ کیتۆ بکەی بۆ ماوەیەکی دەم درێژ چەند درێژتر بیکەی باشتر زۆر باشە. ئەلەند باسی ئەوەی کرد وتی هاوڕێیەکەم پێی وتم خواردنی باش ئەخۆیت وتی باوەڕم نەهاتووەکە هەموو جۆرە خواردنێک کە تەنانەت چەورەکانی شەتوانم بخۆم نەک هەموو جۆرێک بەس زیاترین خواردن چکە دایت زیاترین خواردنەکانت لێ چۆنەڵات مەمنوعەکات. ئایا دروستەکە لە کیتۆیە دەتوانیت خواردنە چەورەکان بخۆیت و گرنگی ئەوەیە کە بەستەنها کاربۆهیدرات لابێت و ڕۆکەیتە چەورەکان چۆنە ینی؟ بەڵێ بۆ خۆی هەندێک جار هەیە کە تۆ بۆ نمونە سیستەمێک دروست دەکەی لە سەرەتادا هەڵەیەکی بچکۆلە دەکەی بەڵام ئەو هەلە بچکۆڵەیە لە دوورمەودادا
دەبێتە هەڵەیەکی زۆر گەورە ینی لە سەرەتای بڵین ساڵی 50-60ەکان ڕێکخراوەکانی خۆراک لە ئەمریکا هەستان هەموو پەنجەیەکی با بڵین گوناه و تاوانکاری و قەڵەوبوونیان هۆکاری قەڵەوبوون و نەخۆشەکانیان بۆ چەوری درێژ کرد چونکە بۆ خۆی ڕۆسفێڵدیش بە نەخۆشەکانی دڵ مردووە ینی ئەوانش هەستاون سەبەکەیان گەڕاندۆتەوە بۆ چەوری لەبەرە لە سەرەتاوە هەموو بڵین پەنجەیەکی تاوان بەرامبەر بە چەوری بوو بەڵام دوایی دەرکەوت کە شتەکە بەو شێوە نییە ینی ئێستاش کاک ئەلەند بەڵگەیەکی زیندووە کە لە ستۆدیۆکە ئێوەدا مەوجودە کاک ئەلەند چەوری دەخوات چەوریەکی زۆریش دەخوا لە ماوەیەکی کەمیشدا توانیەتی بڵین کێشێکی زۆر دابەزێنێ و لەگەڵیشیدا مەسەلەن پۆلی شەشی زانستی بوو زۆر سەرکەوتوو بوو ینی نەمزعفاتیە بوو نە کێشەی تەندروستیە بوو هیچ شتێک مەسەلەکەش پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە میکانیزمی ئیشکردنی جەستەی مرۆڤەوە هەیە ینی ئێستا ئەگەرم باسیەوە هۆکارەکەی بکەم بۆچی مرۆڤ دەتوانێت زۆر بخوا و لە هەمان کاتیشدا کێشی دابەزێنێ یان تێر بخوا کێشی دابەزێنێ لە ڕاستیدا مرۆڤ ئامێر نییە ئەگەر ئامێریش بێ ئامێرێکی زۆر زۆر ئالۆزە ینی مرۆڤ هۆرمۆنی هەیە مرۆڤ هەستی هەیە هەستەوەری زۆرە پێک هاتووە لە کۆمەڵێک هۆرمۆنات و شتی تر لەبەرەوە سیارەیەک نییە تۆ بڵێ من 20 لیتر بنزینی تێدەکەم 100 کیلۆمەتر دەڕا بەو شێوە نییە لەسەرەوە ئەساسە ئیش ناکە لەبەرە تۆ کاتێک کە دەی بڵین دەڕۆیتە سەر سیستەمێکی تۆدایەت بەر لە هەموو شتێک تۆ هۆرمۆناتەکانت ڕێک دەکەون باری دەرونیت ڕێک دەکەوێ لەبەرەوە تۆ کاتێک کە سیستەمێکی تۆدایەت دەکەی بە تێری خۆت خواردن دەخۆی و چەوری دەخۆی لە هەمان کاتیشدا چێشت دادەبەزێ جگەل لە دابەزینی چێشت ینی کۆمەڵێک سوودیکەی هەیە کە لە بنهاتووە و سەرەتاش کە کیتۆ بەکارهاتوە بۆ دابەزینی کێش بەکار نهاتووە بەڵکو بۆ چارەسەری پەرکەم بەکارهاتووە ینی ئێستا کۆمەڵێک سنتەر هەن باش دێنە سەر ئەوە کاکمەزن دێنە سەر ئەوە کە پرسیار لێ بکەم بۆ چ شتێک سوودی هەیە بەس با بێمە لای ئەلەند کاکمەزن باسی لەوە کرد کە تۆ توانیتە خواردنی باش بخۆیت لەگەڵەشە چەوریش بخۆیت پێشەوەی کە پرۆگرام دەست پێ بکە لێرە پرسیارم لێ کردم لەگەڵ دایکە هاتی دایکە خواردنی خۆش لێ ئەنێت و وتت نا ئەویش خەریکی کیتۆ ینی هەر تۆنی کیتۆ هەرکە خۆم کە بڕیارمدا کیتۆ بکەم لە ماڵەوەش ئەویش دایکم مەزنی زۆر بوو دوام با پێکەوە بیکەین بەیەکەوە باشتر جا ئێستا پێم بڵێت تەندروستیتان لە دوای کیتۆ چۆنە خۆی ئەگەر بڵێ چ تەندروستی من کە سەفی 6 بووم زیاتر سەفی 6 ئەبێت کە نام بخوا باوەکەم هەموو سەر ساعتە نام بخوا تا برسی نەبێت من هەر یەک ژەمە مەخوارد لە ڕۆژێک و دەرسی احتیاجیشم مەخوێن لە ڕووی کە سەحیەکەشەوە هیچ کە جاران ئەخەوتی خەوت ناخۆش بوو کە وەزن زۆر بوو هەناسەت باش نەبوو بەس ئێستا و شانە هیچی نەماوە جلوبەرگەوە کە من جاران سێ ئەکسم لەبەر دەکرد ئێستا بوو بە بەلارج کە ئەچوومە جەیەک مەسەلەن کە جل بکڕم ئەیوت ئەو جلە نییە بۆ تۆ نابێت چکە سێ ئەکس کەمێ لە کەم دوکانەیە ئێستا چم کە هەیە کە ئەکس لارجە احتیاجی هەموو بۆ من هەبێت زۆر باشە ئەلەند نمونەیەکی زیینوکە لێرە بۆ ئەو بابەتە ئەڵێن کیتۆ تووشی شلبوونی پێستت ناکات تۆ وابوویت ینی لە دوای ئەوەی کە ئەو تۆ من لێرە ئامادەم تووشی شلبوونی پێست نەبوومەتەوە کە بە تایبەتیەوە زۆر پێم ناخۆش بوو مەسەن ئەگەر هەر دایەکی ترم کردبا کە تووشی شلبوونەوەی پێست بام دوایە کە هەستاکە شتێکی ناخۆش ڕاستەوە زەنداگرۆ بەس ئەوە شت هەیە شتەکە زۆر خۆش نابێت بەس لە کیتۆ نەخێوانیە کە کیتۆکەوێتە من کە 26 کیلۆشم داناوە و هیچ تووشی شلبوونەوەی پێست نەبووم زۆر چاکە کاک مەزن دەگەڕێمەوە لای تۆ جێبەجێکردنی خواردنی کیتۆ هەموو ئەو خواردن و شیرینیانە ئەگرێتەوە باسمان لەوە کرد پێمان بڵێ هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە کە ئەو پێستە شل نابێتەوە و ئەڵێن نەوعان توندبوونەوەیەکیش ئەسڵان بەخۆیەوە دەبینێت ئۆکەی خۆی کیتۆ شتێک نییە کە ئاوا مەسەلەن بەس لەسەر زایفی باس بکە ئیش بکە ئەمرویستم باسیەوە بکەم سەرەتاکە کیتۆ ئیشی پێکراوە لە ساڵ 1920 لە مایۆ کلینیک بڵین سنتەرێکە لە ئەمریکا بۆ پەرکەم بەکارهاتەوە بۆ قەڵەوی بەکارناتەوە ئەنجا دوای ئەگەر بینە سەر ئەوەی کە مەسەلەن بۆ پێشل نابێتەوەوانە خۆی کاتێک کە تۆ کیتۆ دەکەی ماسوولکەکانت تووشی پوکانەوە نایەن یعنی تۆ بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی سیستەماتیک چەوری دەسووتێنی نەوەک تۆ بێی مەسەلەن خانەکانت تووشی تێکشکان بکەیت لەبەرەوەی تۆ کاتێک کە بۆ نمونە دایەتی کە بەکاردێنی مەسەلەن شتێک هەیە پێی دەگوترێت کالۆری ڕستریکشن واتە لە وزەدا بڵین وزەیەکی کەمتر دەخۆی لەوەی کە پێویستە و پێی دەگوترێت کالۆری ڕستریکشن لە ڕاستیا کیتۆ کارب ڕستریکشنە واتە تۆ کاربۆهیدرێت ناخۆی نەوە گوزەی کەمتر بخۆی ئەنجا مەسەلەن تۆ کاتێک کە لە جیاتی ئەوەی گوزەی کەمتر بخۆی
کاربی کەمترە خۆی یان با بڵێن کاربۆهیدرێتی کەمترە خۆی ماسوولکەکانت تووشی تێکشکان نایەن پێستت تووشی تێکشکان نایە تۆ تووشی کەمی ڤیتامین نابی تۆ تووشی کەمی وزە نابی لەبەرەوە بە شێوەیەکی ڕێکوپێک و زۆر باش دێ خوارێ اینجا مەسەلەن من لەو ئەزمونەی کە هەم خۆم کردومە وەکو خۆم کەکی تۆ دەکەم و لەگەڵ ئەو هەزاران کەسەی کە خۆشت وەستت زۆر بۆ پێشتر کاک مازن من بەڕاستیەکەی 11 کیلۆ هاتمە خوارێەوە بڵێن ینی زۆر نەبووم بەڵام 11 کیلۆ هاتمە خوارێ ینی تقریبان 86 کیلۆ بووم ومە 75 کیلۆ بەو شێوە بەڵام مەسەلەکان پێشەوەی من کە ئەو شتە بۆ هەر کەسێک باس بکەم وە کوشیاری تەندروستیش لەسەر خۆم جێم بەجێ کرد کاتێک کە بینیم شتەکە ڕاستە اینجا باسم کرد هەڵبەت من تەڵەبەی دکتۆر سیروانم با بڵێن لە زانکۆ دەرسمان پێ دەڵێ ئەو سەرەتا باسی کرد دوای من ڕۆشتم لێکۆڵینەوەکان خوێندەوە جامە بەستم چیە لێرەدا ینی تۆ کات من هەم ئەو برادرانەی کە لە گروپەکەدا کیتۆیان کردو ڕسمەکانی خۆیان بۆ من ناردووە ینی مەسەلەن خەڵکێکی زۆر سوودی لە کیتۆ بینیوە بۆ کێشەی قۆڵۆن باشە خەڵکێکی زۆر سوودی لە کیتۆ بینیوە بۆ زۆر باشە کاتە ئێستا پێم بڵێ کیتۆ بۆ داوەزاندنی کێش بەڵام لەگەڵ ئەوەشە ئایا سوودی تر هەیە بۆ هیچ نەخۆشیێکی تر ئەکرێ وەکو چارەسەر بۆ نەخۆشیێکی تر بەکار بهێنرێت جام ئەوە زۆر گرنگم باسی بکەم ینی ئەوە باڵێن ئامانجی منە لە کیتۆدا ینی کیتۆ من کە بڵێن وشاری بڵاو دەکەمەوە لەسەر کیتۆ بۆ دابەزاندنی کێش نیە چەندە قەڵەوی نەخۆشیێکی زۆر گەورەیە ئەوە هەدەفی سەرەکی منی هەدەفی سەرەکی من بە تایبەت شێرپەنجەیە لەبەرەوەی من دایکم نەخۆشی شێرپەنجەیە و شێرپەنجەی مەمکیە بوو کە با بڵێن بڵاو بوویەوە ڕۆشتۆ بۆ مێشکی ئێستا شێرپەنجەی مێشکیشیەیە دایکم لە ڕێگەی ئەو دایەتەوە لە ڕێگەی کیتۆوە سوودێکی زۆر زۆری بینیوە یعنی دایکم شێرپەنجەکەی قۆناغی چوارە و با بڵێن احتیماڵێکی کەم هەیە بۆ تەمەن و بۆ ژیانی بەڵام لە ڕێگەی کیتۆوە توانیەتی سوودێکی زۆر زۆر ببینێ یعنی هەتا ڕێکێک لەو ڕۆژانە نامەیەکی بۆ ناردم چکە من کیتۆم پێناسان پێی گوتم گوتی تۆ ژیانت ڕزگار کردووە منیش گوتم دا من چۆن دەتوانم ژیانی تۆ ڕزگار بکەم گوتی نا تۆ کیتۆت بە من ناسان ینی هەڵبەت دایکم ئێستا لە دەرەوەی وڵاتە بۆ چارەسەری و لێش ئیش دەکا بەڵام لە بڵین 15 تا ئێستا بە بەردەوامی کیتۆ دەکا یعنی ئەمەلیاتی کردووە یان دەرمانی زۆری وەرگرتووە نەشتەرگەری کردووە بەڵام هەر کیتۆ دەکا جاوە بەستم ئەوە بوو کیتۆ بۆ شێرپەنجە یعنی ئەگەر چارەسەری شینەکە زۆر زۆر هاوکاری دەکات لەوەی ئێشی کەم بکاتەوە چلەوەی تەمەنی درێژ بکاتەوە چی لەوەی کە کاریگەری دەرمانەکان وا بکات دەرمانەکان بە شێوەیەکی باشتر کار بکەن زۆر ئەنجا مەسەلەن بۆ شەکرەی جۆری دوو ینی شەکرەی جۆری دوو هەتا ئێستا شتێک بۆ بەس مەجاڵمدا شەکرەی جۆری دووە تا ئێستا شتێک بۆ توانێت چارەسەری نیە تەنها کۆنتترۆل دەکرێت بەڵام بۆ شێوە نییە ئەوە تا شەکرەی جۆری دوو لە ڕێگەی تۆ چارەسەر دەبێت ئەگەر لە ڕێگەی بە 3 مانگیش چارەسەر نەبێت بە 6 مانگ چارەسەر دەبێت ینی کەسە پێویستی بە دەرمانیش نامێنێت مەسەلەن یەک دقه مەسەلەن چەند کەسێک هەن لە ناو گروپەکەی خۆماندا کە من ئاگام لێیان بووە لە ڕێگەی گروپەکەی کیتۆیان ناسیۆ کیتۆ بەڵێ کاک مەزن حتمما دێم وڵات بەڵام من ئەلەندیشم لێرە داناوە لەبەرەوەی کە پرسیار لە ئەلەندیش بکەم عادەتەن ئەو کەسانەی کە تاقیکردنەوەکەیان کردووە خەڵک زۆر حەزەکات گوێبیستی ئەو کەسانە بێت ئەلەن جگە لە کیتۆ تۆ ئێستا وەرزشش ئەەکەیت نەخر من هەر کەوتم کە پۆلی شەشم پۆلی شەش وەرزش ئەوەندە مەجالت نابێت تا ئێستا وەرزشم نەکرد بەس بە تەمامە بیکەم چکە وەرزش خۆی شتێکی سەحیە زۆر باشە لە پرۆگرامەکە تا ئەوە هەیە کە باس بکات بڵێ وەرزشیش لە تەنیشتی کیتۆ خۆی بۆ کیتۆ زۆرەوە گرنگ نیست خۆی دامن ئەوەی کە کێش دابێت 85 بە خواردن ئەوەی کە ئیترمێنێتەوە ڕاضەیە خاستن کیتۆ من هیچ وەرشێکم نەکرد لە کیتۆ بەس بە تەمامە بیکەم وەرزش بەس بەردەوام بیت پێم وابێت زۆر باشتر بوانە بۆ ماوەیەکی دوور و درێژ کیتۆ ئیستفادەیەکی زیاتری دەبێت زۆر چاکە هەوڵت داوە ئامۆژگاری کەس بکەی بێتە ناو گروپەکەتانەوە وڵاهی لە کیتۆ ئەوەی کە کەسیت ئامۆژگاریەکرێن لایەن دکتۆرەوەی کە خۆم بیناسم هاوڕێ بن پێیان ئەڵێن بەرنە سەر کیتۆ دوشی هاوڕێی تریشم یەکە وەزنیان زۆر بووە و ئێستا کیتۆکەن و لە من زیاتر ئیسفادەیان کردەوە وەزنیان هاتۆتە خوارەوە زۆر چاکە تۆ وتت لە ماوەی 6 مانگ دەستت پێ کردووە زۆر باشە لە ماوەی ئەم 6 مانگە هەستت کە بە دابەزینی کێشتەکرد چۆن هەستەکەت زیاتر لێکەمەکان بڵێن ئاوە لە دەست بدێتە خوارەوە تۆ کە کاربۆیدرات ناخۆی کاربۆیدرات بڕێکی زۆر لە ئاو گلەداتەوە کە کاربۆیدرات ناخۆی ئاوە نامێنێ بۆیە لێکەمەکان وەزنێکی زۆر زۆریتە خوارەوە تقریبان لەوانەیە لە هەفتەیەکە 3 کیلۆ 4 کیلۆ بیتە خوار بەڵام داویتر ئەو هاتنە خوارەوە هێوا شێواش بەرەو کەمیەچێتەوە مەسکە خۆش بووی کە یەکەم جار کە کیتۆکەیت ئەو وەزنەیەتە خوار و زیاتر هەن تەدا بۆی بەردەوام بی لەسەر کیتۆیەکە کە تۆ هەفتەیەکەم 3 کیلۆ بێ تۆ کە چاوەڕێکی هەفتەی دوای سێتر ئەوە کە زۆر زۆرەکات
هەستێکی زۆر خۆشە بیا یەکەم زار وتم ئەوە نابێت شتی وان نابێت بە بەڕاستی نییە ئاینسۆ من 3 کیلۆ چکە هەموو دایتێکم تاقی کردەوە هیچ نەبووە وەزن بێمە خوارەوە زۆر چاکە کاک مازن ئەگەڕێمەوە لای تۆ کەواتە ئەو زانیاریە دروستەکە لە ئەمریکا سنتەرێک هەیە کە بۆ کەسانی کە شێرپەنجەیان هەیە لەوێ کیتۆیان پێ ئەنجام دەدەن ئەمە جگە لەوەی کە باسی ئەو کەسانەمان کرد کە شێرپەنجیان هەیە باسی پەرکەمت کرد وتت ئەم چاوەکو چارەسەر بۆ پەرکەم بەکار هاتووە ئایا ئێستاش خەڵکانێک هەن کە بۆ چارەسەری پەرکەم کیتۆ بەکاربێنن؟ بەڵێ سەرەتا دەمێ ئەو ڕاستکەمەوە سنتەر کە کیتۆ بەکاربێنێ لە ئەمریکا نییە بۆ سەرەتان باشە لەبەرەوەی لە با بڵێن لە سیستەمی یان استراتیژێتی چارەسەرکردنی شێرپەنجەدا کیتۆ بوونی نییە و هەر پزیشکێکیش لە ئەمریکا کیتۆ بەکاربێنێ بۆ چارەسەرکردنی شێرپەنجە دەتوانێت شەهادەکەی لێوەربگرنەوە بڕوانامەکەی لێوەربگرنەوە بەڵام پرۆفیسۆرێک هەیە ناوی تۆماس ئەم پرۆفیسۆرە لەژێر سەرپەرشتی ئەودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیستانبول سنتەرێک هەیە زائیدەن لە ئەلکسەندەریەش سنتەرێک هەیە کە ئەوان توانیویانە کیتۆ بەکاربێنن ینی لەبەرەوەی بڵین بواری تەندروستی بزنسە ینی بازرگانیەکی زۆری پێوە دەکرێت و یەکێک لەو بازرگانە گەورانی کە دەکرێت لەسەر شێرپەنجە و نەخۆشەکانی شێرپەنجە دەکرێت لەبەرەوە ینی باوەڕ وایە ینی هەتا دکتۆر پرۆفیسۆر تۆماسیش بۆ خۆیەوە دەڵێ کە ئەوان نانەوێت کێشەکە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەن دەیانەوێت بە شێوەیەکی بەردەوام دەرمانەکانیان بفرۆشن و زەڕبەیەکی زۆر لە نەخۆشەکان بدەن و ئیتر ئەو بازرگانی کە بای ملیاران دۆلارە بەردەوام بێ ئەجا سەبارەت بە پەرکەم نە وەکو پەرکەم بەو شێوە نییە کیتۆدایەت بۆ پەرکەم سەرەتا لە ئەمریکا بەکار هاتووە و ئێستاش بەردەوامە من لەو ماوەی دوایی ژنێک تەلەفۆنی بۆ کردم وتی تۆ لە کیتۆ دەزانی دەتوانی هاوکاریم کەیوانە منشتم بۆ چۆن بۆ چییە وتی من کوڕێکم هەیە بچکۆلەیە پەرکەمی هەیە لەبەرەوەی پەرکەمی هەیە نەیتوانیوە گەشەش بکە منداڵەکەی با بڵێن بەڵام با بڵێن پرۆفیسۆرێکی زۆر زیرەشیان بۆ دۆزیومەتەوە لە تکریت با بڵێن لە سەلاحەدین پارێزگای تکریت چوومەتە لای بە منی گوتووە منداڵەکەت بخە سەر کیتۆ ئەجا بە منی دەگوت کە چۆن کیتۆیەکە بکەم مەبەستم لە چییە هەڵبەت لەو نەخۆشانەی کە پەرکەمیان ئەگەر باسی شتە بکەم بوارم بدەی سەداسییان یان لە 100 کەسیان 30 کەسیان هیچ جۆرە دەرمانێک کاریگەری لەسەریان نییە ینی بەرگریان هەیە بەرامبەر دەرمانەکان اینجا ئەم کیتۆدایەتە بۆ ئەوە ئەو کەسانێک کە هیچ دەرمانێک کاری لێ نەکردوون بەکار هاتووە و ئەنجامێکی زۆر باشی بەدەستداوە هەتا دەرهێنەرێکی فلیم سازی هەیە کە فلیمێکی دەرهێناوە لەسەر ئەو مەسلەیە بەڕاستی ناوی فلیمەکە نازانم بەڵام دەکرێت دوایی لە فەیسبوک یان لە گروپەکەی خۆمان ناوی فلیمەکە دابنین ئێستا لە دەقێ لە بیرم نییە بەڵام ئەم دەرهێنەرەیە ئیلهامەکەی لە چی وەرگرتووە کوڕەکەی پەرکەمی هەبووە هیچ دەرمانێک کاری لێ نەکردووە ئەجا خستویانەتە سەر کیتۆ کیتۆیەکە بارودۆخی زۆر باش کردووە فلیمێکی دەرهێناوە لەسەر ئەوە کە چۆن کەسێک پەرکەمی هەیە و هیچ دەرمانێک کاری لێ ناکە ئەجا بە شێوەیەکی ورد باسی و کاریگەریە دەکات کە تۆ جار بێ دەرمان دەبی و پەرکەمت هەیە و چەند بڵێن دۆخێکی ناخۆشە دوایی شتێک دێ با بڵێن ڕزگاری دەکات کە کیتۆیە بۆ شێوە بەڵێ دەست خۆش بێت هەر بەردەوامە ئێستاش هەر بەردەوامە زۆر باشە دەگەڕێمەوە بۆلات بۆ پرسیاری دیکە ئەلەند خۆی خواردن یەکێکە لە هەرە چێژبەخشترینی ئەو شتانەی کە ئێمە لە ژیانە ئەنجامی ئەدەین تۆ حەزت لە چ خواردنێک بوو کە لەگەڵ ئەنجامدانی کیتۆی تر لە تۆ مەمنوعکردن نابا بخورێت عادەتەن ئەوانەی کە تۆزێ بەخۆ بن قەڵەو بن حەزیان لە خواردنی چۆکلێت و شتە شیرینەکان وەڵام من زیاتر حەزم ئەم لە میوە بووم لە برنج کە ئەو دووە هەموو ڕۆژی خاستم برنج کە کورد نیوەڕوان هەموو ڕۆژی ئەیخوا من کە زۆر گران بوو یەکەمەکان بەس ئێستا گەر بشڵێن ینی واز لە کیتۆ بێنە بگەڕێەوە سەر برنج نا باوەڕ ناکەم چکە ئێستا حەزم لێی نەماوە چکە ئەو سوودانم لە کیتۆ بینیوە لە برنج نەمە بینی ئێستا 6 مانگە برنج نەخوارد 6 مانگە نەمخوارد کورد نیت ئەلەن تۆ کورد نیت ئێستا بوونەوەرێکی ترم بەڵێ دەگەڕێمەوە لای جەنابەت بە کورتی پێمان بڵێیت ڕێژەی ئاسایی چەوری و شەکر دەبێت چەند دەبێت لە جەستەی مرۆڤدا بۆ ئەوەی کە تەندروست بێت ئەگەر بە کورتی وەڵامان بیتەوە پرسیارەکە زۆر هەڵدەگرێت بەڵام خۆی ئەگەر کەسەکە کیتۆ بکە پێویستە ڕۆژانە لە 30 بۆ 50 گرام زیاتر شەکر نەخوا ینی نێت کار با بڵین لە 50 گرام زیاتر نەبێ ئەم شەکرێش لە ڕێوە بەدەست نایە کەسەکە بڕاستێت چوار کەوچک برنج بخواوەکو دایەت شنەکانی ترکە باسیەکەن ئەوانەی بڵێن ڕەجی مەدەن بە خەڵک بەڵکو ئەم شەکرێت لە ناو سەوزەکانەوە بەدەستیت لەبەرەوە کەسێک کە کیتۆ بکە بە هیچ شێوەیەک نابێ ینی با بڵێن
شیرینی و برنج و ئەمانە بخوا بەڵکو سەوزە و چەوری و گۆشتەکان دەخوا بەڵام خۆی مەسلەی تەندروستی تۆ ئەگەر بێت و کیتۆ بکەی ئەوە پێویستە لە 30 بۆ 50 گرام شەکر زیاتر نەچێتە ناو جەستت لە ڕۆژێکدا بەڵام ئەگەر کیتۆ نەکەی بەسەلەیەکی ترە ئینجا تۆ بۆ نمونە کەسێک کە کیتۆ دەکا کەسێک کە کیتۆ ناکە بێگومان کیتۆ چارەسەرە کیتۆ باشە کیتۆ حەقیقەتی ئێمەیە لەبەرەوەی 10 ساڵە کشت و کاڵ دروست بووە پێش 10 ساڵ ئێمە ڕاوچی بووین ئێستاش لە ئوسترالیا لە کۆمەڵێک شوێنی تر لە کۆمەڵێک دوورگەی بچووک خەڵکێک هەن کە هێشتان لە قۆناغی ڕاوشکاریدا دەژین واتە ئەو خواردنەکەڵەکە کراوە هەموو دانەوێڵە و شەکرە و با بڵێن ئەو میترۆیان نییە کە ئێستا تۆ بە ئەلەندە دوگوت شکڵاتە و ئەوانە کوردیژنین برنج بخۆن بە هەر حاڵ مەبەستم ئەوان ژیانیان تەندروسترە یعنی بەرگری جەستەیان باشترە هاوکردنیان کەمترە مثلا تۆ دەیتە ناو سیستەمی با بڵێن سەرمایه‌داری و پۆست مۆدێرنیزم شەکرە بەڵێ دنیای تەنیوە ینی شێرپەنجە دنیای تەنیوە بەڵێ زۆر سپاس دەکەین باشترین سیستەم کاکمەزن جەمیلات چونکە کاتمان زۆر بەدەستەوە نەماوە حەزمانە کرد زیاتر لەگەڵتانە بین بەڵام ئەوەی کە مەبەست بوو ئێمە لە وەڵامەکانی جەنابەت وەرمانگرت و زۆر سپاسی تۆکەین ئەلەنج بۆ هیوایی کە بەردەوام بی و ببێتە وەکو دواپرسیار کە وتیشت 26 کیلۆ دابەزاندووە بەو هیوایم کە بەردەوام بیت و پرسیاری کۆتاییم ئەوەیە کە چۆن هەوڵی ئەوا دەیت کە پارێزگاری لە کیتۆکەت بکەیت و بەردەوام بیت خۆی پارێزگارکردنەکەی تۆ چێک تۆ ئەو سوودانە بینی کە سوسکە سوودی هەیە و کە هەروە کە نەفەری تریش تاقی دەکەن و ئەو وەزنیان داگرتە خۆت وەکو هاندانێکە کە بەردەوام بی لەسەر کیتۆ چکە هیچ شتێکی تر لە سەحەتی مرۆڤ گرنگتر نییە بۆیە بۆ بەردەوام بوون لە کیتۆ هەر کیتۆ ینی خۆی کیتۆات لێکا کە بەردەوام بی زۆر باشە کاتە هوشیار بوویتەوە لەو بارەیەوە بە بەردەوام هەوڵە دەیت کە کیتۆ بکەیت و کەسانی تریش چاولەتەوە بکەن زۆر سپاس ئەمڕۆ ئامادەی ستۆدیۆی ئێمە بوویت تا بەرچاوڕوونیەک بۆ ئەو کەسانی کە دەیانێت کیتۆ بکەن زۆر سپاس پێکەوە دەچینە ڕەوشی کەش و هەوای کوردستان و شارەکان ببینین لەگەڵمان بن.
باسی ڕەوشی کەش و هەوامان کرد و کەش و هەوامان پێکەوە بینی. ئایا قەت زانیوتانە بەرزبوونەوەی پلەی گەرما ڕێژەی تونند و تیژی زیاد دەکات؟ بە گوێرەی لێکۆڵینەوەیکی نوێ زانکۆی گلاسکۆ کالیدۆنیانی بەریتانی دەرکەوتووە کەش و هەوای گەرم کاریگەری نەرێنی لەسەر مرۆڤ دەبێت و ئاستی تونند و تیژیەکان زیاد دەکات. ئاماژە بەوەش دەکات زۆرینەی خۆپشاندان و تونند و تیژیەکان لە وەرزی هاوین و گەرما ئەنجام دراون. هەروەکو خۆپشاندانی ساڵی 2011 کە بەشی بۆ نمونان هێناوەتەوە ئەو کاتا و دەڵێ هەروەها توێژەرانی بەشدار لە لێکۆڵینەوەکە دەڵێن لە هەر خۆپشاندانە پڕ تونند و تیژیەکانی ئەمریکا لە نێوان مانگەکانی ئایار و ئەیلول ئەنجام دراون. جەختیش دەکەنەوە ئەگەر پلەی گەرمی 18 پلەی سەدی بێت بە ڕێژەی لە 105 حاڵەتەکانی خۆکوشتن زیاد دەبن. بۆیە ئەگەر لە گەرمایە هەوڵی ئەوەتاندا کە لەگەڵ یەکێکە لە ڕوویباری دەرونیەوە قسەی لەگەڵا بکەن کە تووڕەیە هەڵ بدەن کە لە کاتێک گەرمای بوو زۆر لی نزیک نەکەونەوە تا فێنکیە بێتەوە تا سار دەبێتەوە. هەر بەگشتیش وایە کاتێکە گەرماتە بیتر ئاگال لە خۆ نامێنێت چونکە هەوڵە دەیت کە بەسفەت خۆت فێنکەیتەوە نێ مێشکرد لای خۆ فێنکردن مێشکرد لای شتێکی تر نییە. بە هیوای تەندروستی بۆ هەمووتان بەو هیوای کە کەس گەرمای نەبێت بۆی کە هەمیشە ڕیلاکس و لەسەر خۆ بن. بەهۆی بارانبارین و لافاو چەند ڕۆژی ڕابردوو تورکیا دەیان خان و ئۆتۆمبیل و دوکان ژێر ئاوکەوتون لەوێ. بەڵام ماوەی کە جێگەی سەرنجی زۆری ڕێبواران و هاوڵاتیان بووە هاتنی ئەو ژمارە زۆرەی دارەیە کە یەکپارچە کەناراوەکانی دەریاکەی لە پارێزگای گرسۆن داپۆشیوە و دیمەنێکی زۆر جوانی بە دەریا ڕەش بەخشیوە و ئەو ناوچەیەش بە شکڵێکی جوان ڕازانیێتەوە. هاوڵاتیانیش دارەکانی ناو دەریاکەیان کۆ کردوەوە بۆ ئەوەی کە لە وەرزی زستان بەکاری بێنن. باو دیمەنە ببینی. لەگەڵ بارانبارین و لافاوی ڕۆژانی ڕابردوو کە چەند شارێکی تورکیای گرتەوە ژمارێکی زۆر دار و تەختە بەهۆی لافاوەکە هاتوون و کەناراوەکانی دەریای ڕەشی لە پارێزگای گیرسۆن داپۆشیوە. هاوڵاتیان و دانیشتوانی نزیک کەناراوەکەش دەستیان کردو بە کۆکردنەوەی دار و تەختەکانی ناو ئاوی دەریاکە و لە وەرزی زستان بەکاری دەهێنن. بەهۆی لافا و ژمارێکی زۆر دار و تەختە هاتوونەتە ناو دەریاچەکەوە ئێمە شکۆیان دەکەینەوە بۆ ئەوەی لە وەرزی زستان بە مەبەستی زۆراوزۆر بەکاری بهێنین. لافاوەکە زۆر مەترسیدار و گەورە بوو تەنانەت قوربانیشی لێکەوتۆتەوە. پێش چەند ڕۆژێک لافا و بارانێکی بەخوڕ ئەو شارانەی تورکیا کە دەکەونە سەر دەریای ڕەش وەک شارەکانی گیرسۆن، سامسۆن، ڕێزا و ترابزۆنی گرتەوە. بەڵام لافاوەکە جیاواز لە هەموو شارەکان زیانێکی زۆری بە پارێزگای گیرسۆن گەیاند کە بەهۆیەوە 8 کەس گیانیان لەدەستدا و 8 دیکەش تا ئێستا بێسەر و شوێنن. هەروەها 157 کەسیش لە ناو ئاوی لافاوەکە ڕزگار کران. ئێستا لەلایەن تیمێکی 1000 کەسیەوە هەوڵی دۆزینەوەی بێسەر و شوێن بووان دەدرێت. جگە لە هەموو ئەوانەش سەدان خان و دوکان و ئۆتۆمبیل ژێر ئاو کەوتون. پارێزگای گیرسۆن لە تورکیا دەکەوێتە سەر دەریای ڕەش و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 9 ملیۆن کەس دەبێت و 44مین گەورەترین شاری تورکیایە و 16 شارەدەیە لە خۆ دەگرێت. بەڵام ئێستا بەهۆی ئەو لافاوە دیمەنی جوانیەکەی شێواوە و بەشێکی زۆری شارەکە ژێر ئاو کەوتووە کە لە چەند شوێنێک ئاستی ئاوی لافاو مەترێک بەرز بۆتەوە و زۆرینەی شەقامەکان تێکچوون. ئێستا بە بەهای دراوە بیانیەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینی. لەو وڵاتانەی کە ئێستا کۆرۆنا ڕێژەکەی دابەزی و خاوبۆتەوە هەندێکیان بە شێوازی جۆرا و جۆر
ئاماژە بەدڵخۆشی خۆیانەکەن و لە ژێر ناونیشانی تێپەڕاندنی دۆخی کۆرۆنا زیاتر لە 10 خاوەن پێداویستی تایبەت لە ژاپۆن بە قاچە دەستکردەکانیانەوە چەند نمایشێکی جیاواز و سەرنجڕاکێشیان ئەنجامداوە هەرچەندە بەهۆی کۆرۆنا چالاکیەکان وەک پێویست بەڕێوە ناچن بەڵام یاریزانە خاوەن پێداویستە تایبەتەکان بە باشترین شێوە نمایشەکانیان ئەنجامداوە و بڕیاریشە ساڵی داهاتوو بە بەشداری 11,000 یاریزان یاری پارلامپی بەڕێوە بچێت. 12 خانمی خاوەن پێداویستی تایبەت لەسەر و بربەستە جەستە یەکانیانەوە نمایشی ئەو ئامێرە جۆرا و جۆرانەیان دەکرد کە کراونەتە قاچی دەستکرد بۆیان و بەهێز و توانایەکی زۆرەوە لەسەر تەختەکە نمایشیان پێوە ئەنجامدا و سەرنجی ئامادەبووانیان بە تواناکانیان ڕاکێشا. لە نێو ئەو خانمە یاریزانە پارەلامپیکانەدا کایدی مایگووا یەکێک بوو لەو یاریزانانەی بە پلەی چوارەم بوو بە خاوەنی بەرزترین و جوانترین بازدان بە درێسە درێژەکەیەوە لە یاری پارەلامپیکی ریۆ دێ جێنێرۆ. سپاس بۆم نمایشە کە تاکە نمایشی یاری بوو کە ئەمساڵ ئەنجام درراوە هێشتا ماوە من کاتێک ڕاهێنانم دەکرد هەستم دەکرد من نمایشێکی باش دەکەم لە بەردەم ئامادەبووان و لە کاتی بردنەوەمدا دەگریم لە خۆشیە کە ئەوەش بۆ من بە هەمان شێوە بوو کاتێک سەرکەوتنم لە نمایشدا بەدەستێنا. ئەگەرچی یاریە ئۆلۆمپیکەکان بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆنا وەستان بەڵام نمایشی یاری پارەلامپیک پێشکەش کرا کە وەک نمایشی جلوبەرگ و وەرزشیش نیشاندرا بەڵام ڕێکخەرانی نمایشەکە پێیان وایە کاریگەری ڤایرۆسەکە لەسەر شێوازی کارەکانیان هەبووە. یاری پارەلامپی ساڵی ڕابردوو لە ژێر ناونیشانی ئاشتی و دڵنیایی بوو بەڵام ئەمساڵ جیاواز نمایشیان کرد ئامانزمان بوو بیکەینە ناونیشانێک بۆ وەک تێپەڕاندنی ڤایرۆسی کۆرۆنا بە خۆشحاڵیەوە توانیمان بە باشی ئەنجامی بدەین و یاریزانەکان بە باشترین شێوە نمایشیان کرد و سەرکەوتوو بوون. وا بڕیارە لە مانگی ئابی ساڵی داهاتوودا لە کاتی ئەنجامدانی یاری پارەلامپی 11,000 یاریزان بەشدار بێت بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نەتوانرا یاریەکە لە کاتی خۆی بکرێت لەبەر پارێزگاریکردن لە یاریزانەکان. دیارە بێگومان ئێمە هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین لە ڕێی زانیاریە تەندروستیەکان کە زانیاریکی دروستن هەوڵی ئەوە دین باشترین تەندروستیتان هەبێت و باشترین زانیاریشتان پێ بگەین و دەزانینیش سیر زۆر بەمان ئاشناییمان هەیە بە سیر هەندێک کەسێ زۆر ڕقی لە بۆنەکەیەتی و هەرناشی خوات بەڵام سوودێکی یەکجار زۆری هەیە سیر دەیان سوودی تەندروستی هەیە و بۆ چەندین نەخۆشیش سوودی لێوەردەگرێت بەڵام ئێستا ئێمە باس لە سیر دەکەین کە چ سوودێکی بۆ پێست هەیە و سوودەکانی بەم شێوەیەن کە دەوڵەمەندە بە کالیسیۆم و پێست بە جوانی دەهێڵێتەوە دژە ئۆکسانە و پێست لە شێرپەنجە دەپارێزێت و دژە هاوکردنە و پێست لە زیبکەش دەپارێزێت ڕێگری لە دەرکەوتنی پێست بە پیری دەکات کە ئەمە کێشەیەکی زۆری خانمانە و برینەکانی سەر پێست چارەسەر دەکات و یەکێکی دیکە لەو سوودانەی خاڵە ڕەشەکانی سەر پێست لە ناو دەبات و پێست پاک دەکاتەوە بەکارهێنانی ماسکی سیر پێست نوێ دەکاتەوە ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لەو خۆراکیانەی کە لە هەموو ماڵێکدا پەیدا دەبێت و زۆر ئاسانیشە دەستکەوتنی و بەکارهێنانی و سوود لێوەرگرتنیشی بۆیە زیاتر هەوڵی ئەوە بدەین کە سوود لە شتە سروشتەکان وەربگرین ئەگەر مەبەست ئەوەیە کە پێستمان پێستێکی ڕوون و جوان بێت ئەوە دەتوانین بە سیر هەموو ئەو هەنگاوانە لەگەڵ چەند پێکاتێکی دیکە کە ئێمە ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژباش بۆتان دەخینە ڕوو پێستێکی جوان و گەشاوەتان هەبێت و بۆ هیوایی کە هەمیشە دڵەکانتان جوان و گەنج بێت چونکە هەمومان مرۆڤ بەگشتی هەروایە حەز دەکات بە جوانی و بە گەنجی بمێنێتەوە بۆ هیوایی کە دڵێکی جوان ڕوخسارێکی گەنج و دڵێکی پڕ لە ئارامی خۆشیتان هەبێت بۆ چایمان بە پرۆگرامی ئەمڕۆهێنا هیوادارم کە بەدڵتان بوو بێت تا هەفتەی داهاتوو کە هاوکارم گوڵستان لەگەڵتان ئەبێت بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ